لسر همان مجاریا می بردوام بین دوی نافبره دا بزن بین رول روسیای چیه روسیا چما دخوازیتن پیوندین سوریا و ترکیه دوی دمی دا آسایی بکتن چما دخوازیتن که جوینا لوتکی یا کوپیتکی دنافبره رجب طیب اردوگان و بشار اسد بریوه بچیتن آیا روسیا و هیزه که بکار بیتن دوی مجاری دا سرکفتی بید دمکی دا گل سر عردی مزنترین زلهزا دنیای جی کو امریکا دجی آسایی کنا پیوندین ترکیه و سوریه یا جبوه مجاری من میوانه که بریس الکساندر نادژاروف چابدر سیاسی کو لم موسکو وید گلمه دابیتن بریس الکساندر وارباش تو بخیراتی جبو کردستان 24 روسیا و بکار بیتن سرکفتنا و مجاری و پیوندین ترکیه و سوریه آسایی بکتن نجاحتی بدست بخید من پێم وایە چەند هەنگاوێک بەرەو ئەو بابەتەن دراوە بە تایبەت کۆبوونەوە کۆتا کۆبوونەوەی رووسیا لەگەڵ لایەنەکان ئەرنجامەکەی ئەوە بوو کە مۆسکۆ لە چەند هەفتەیدا ڕابردوودا توانی چەند کاری زۆر باش بکات بۆیە من بڕوام وایە کە هەنگاوی زۆر باش بەرەو ئەو ئامانجەنراون وا سەرکەوتوش بوونەوە هەنگاوانە بۆیە ڕاستەکەوێت کە تورکیا ڕازی بۆ لەوەی کە لەگەڵ رووسیا گفتوگۆ بکات بە شێوەیەکی فەرمیە ئەمە هەنگاوێکی باشە بۆ رووسیا وەروە سەرکەوتنێکی باشە دەڵێم کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لە ئێستادا زۆر ئەرێنیەوە دەبێت لەوە شتێ بگەن کە ئەنقەرە دەخوازێت سووریا وەک گفتوگۆکردن و هەماهەنگیکردنێک لە بەرچاو دەگرێت بۆیە رووسیا دەتوانێت تورکیا بەوە دەتوانێت کە لە سووریا و ناتوانێت وەکو پێویست سیاسەتی خۆی سەربازیان و سیاسیان جێبەجێ بکە بۆیە پێویستە گفتوگۆ بکەن و گفتوگۆ بکەن کە لە مانگی دووش پەیوەندیان کردوگۆ بوونەوە بۆیە پێم وانە تورکیا لە دۆخێکی زۆر باشدا نییە بۆیە رووسیا دەوێت لەوە لە بەرچاو دەگرێت کە پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە ئاسایی بکە لەبەرەوەی رووسیا پێویستی بە هەردوو وڵاتە پێویستی بە تورکیە بۆ پەیوەندیە ئابوووریەکانی لەگەڵ جیهانی ئاسیا هەروە تورکیا زۆر گرنگە بۆ رووسیا بە هەمان شێوە هاوبەشێکی گرنگە لە ڕووی نەوتەوە بۆیە ئابووری تورکیا بۆ رووسیا دیکە من پێم وان نییە کە تورکیا لە دۆخێکی زۆر باشدا لە ئێستا ئەمە زۆر گرنگە ئەو رووسیا دەیەوێت پەیوەندیەکانی باشتر کە هەرچەندە پێم وایە کە هێزەکانی تورکیا پاشەکشە ناکەن لە سووریادا لەبەر ئەوەی ئەمە هەنگاوی زۆری لە پێناوندراوە و کاری زۆریان لەبەر کردووە هەروازانستەکەوێ ئەوەی کە ئێستا لەوێ دەگوزارێت سەختە هەرچەندە ئەمریکا ڕەنگە بتوانێت کێشە لە بەردەم ئەو پرۆسەی دروست بکات بەڵام ئەمریکا هیچ شتێکی نییە بۆی پێشکەشی تورکیا بکات جگە لە سزا بۆ ئەوەی کە مامەڵە لەگەڵ رووسیا دەکات بەڕێ سەرکسەندەر مرجیەکێ و مەرجی داویەیە بەشار ئەسەد ئەف بوو کو هێزن تورکیایە بە تەمامیژە ئاخا سووریە خوڤەکشینن پشتا ئەوێ هەوڵە ئاساییکردنا پەیوەندیان بدەن بەریانەهاژی حکوومەتە رووسیای گوتبوو کو مەرجن بەشار ئەسەدی وێ لە بەرچاو بهێن وەرگرتن و وێ بهێن جێبەجێکردن کەواتە تورکیا ئامادەیە تەمامیە هێزن خۆشی خاکە سووریە دەربخینن تەنها ji بۆ vêyekê ku peywendiyê xwe asayî biketin نەخێر من پێم وانە کە ئامادەوە دەکرێت ئەمە لە ڕووی سیاسیەوە گفتوگۆ بکەن و گفتوگۆ هەبێتن بۆیە ئەمە دوو شتی جیاوازن هەموو لایەنەکان دەڵێن کە لە ڕووی سیاسیەوە بەلای ئەوانەوە باشە بە تایبەت بۆ گوێگرەکانیان بۆ خەڵکی خۆیان ئەوەی کە ڕوو دەدات لەم گفتوگۆیانەدا زۆر سەختە و هەروە تەواو جیاوازە لە گفتوگویانەوە هەمومان دەزانین ئەم کەسێک لەوە تێدەکا کە بێگومان کشانەوەی تەواوەتی هێزەکانی تورکیا لە رووسیا لە مانگێک و یەخ لە چەند مانگێکدا ڕوونابێ ئەمە پێویستی بە کاتێکی زۆرە ئەمە چەند داواکاریەکەن و بێگومان رووسیا و سووریا دەیانەوێت
تورکیا ئەمە زۆر بەجددی وەربگرێت و بەڵام نەمۆسکۆ و نەدیمەشقیش پێیان وان نییە کە تورکیا بە شێوەیەکی یەکجارێکی هێزەکانی دەباتە ئاسایی دەکاتەوە پێویستی بە کاتێکی زۆرە ئەمە تەنها سەرەتایەوە ڕێگایەکی دوور درێژە. باشە ئاساییکردنا پەیوەندیên Tirkiyeyê û Sûriyeyê yanî çi qazanca Rusyayê têda ye Rusya divê navberê da çi qazancekê dibîne di heman dem da Amerîka wê bihêlît bi asanî bi hîsanî ev pêva ji we derbas bibîtin. پێم وایە ئاسایکردنەوە پەیوەندی سوودی هەیە بۆ رووسیا لە چەند ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕێگای سەربازی و ئەزمموی سەربازی و رووسیا لە ناوچەیە کە ناوێت بێگومان شەڕپێکدادان لە باکووری رووسیا بمێنێتن کە ماوەیەکی زۆرە بەردەوام ماروەها رووسیا لەوێندەرێ ئامادەی هەبووە و لە ڕوو سەرباسی و وەڵامی هەبووە بۆ ئاژاوەکان بۆیە ئەم هەنگاوە بۆ رووسیا وا دەکات کە رووسیا کەمتر نیگەران بێت لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریا. بەرز ئەلکسەندەر ناجارۆف شرۆڤەکاری سیاسی کۆ لە مۆسکۆت گەلمە بوو ئەگەر بەگەرە زۆر باشە بەرز ئەلکسەندەر ئەگەر ئەم بینە تەمام بەرز ئەلکسەندەر تاش دەنگی من هەیە ئەمریکیان بەرز ئەلکسەندەر کێشە لە بەردەم ئەوە دوکە بەڵام من ئەوە نابینم کە ئەو کەرەستانیان هەبێ بۆ ئەوەی کێشە لە بەردەمەم ئاساییکردنەوەیدا دروست بکەن لەبەر ئەوەی کە ئێستا ئەوان زۆر لە بەراوەشەوەیە کە دەیانەوێ تورکیا بوەستێنن لەوەی کە کار بکات لەوەی کە هەماهەنگی بێت لەگەڵ رووسیا ئەوان زۆر نیگەران نین لەبارەی داگیرکردنی سووریاوە لەلایەن تورکیا ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی سیاسی سووریا زۆر دوورە لە ئەمریکا و زۆر گرنگی پێ نادەن ئەوان زۆر گرنگی بەو کێشێ نادەن ئەمریکا زیاتر دەیەوێت کێشەکەی چارەسەر بکە و کێشەی لە ڕووی ژیۆپۆلیتیکیەوە چارەسەر ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبێت. بەرز ئەلکسەندەر ئەگەر هەش دەنگی من هەبیتن دەگوت کو ئەس دەوێ باوەریدا نیمە کو تورکیا هێزن خۆشە سووریە vekşînîtin û wê peywendî asayî bin kewate mercên Sûriyeyê çine ji bo asayîkirina peywendiyan digel Tirkiyeyê aya beriya helbijartinan wê Rûsya bikar bîtin serketinê bi dest bixîtin ji asayîkirina peywendiyên Tirkiya û Sûriyeyê beriya helbijartinên Tirkiyeyê. من پێم وایە ئەوەی بۆ سووریەکان کشانەوەی هێزەکانی تورکیا ئامانجی سەرەکیە بەڵام بۆ ئێستا ئەوان دەیانەوێت هەندێک هێواش بوونەوە هەندێک ئارام بوونەوە لە دۆخەکەدا ڕووی بداواروە داوای هاوکاری بکەن بۆ ئەوەی گروپە ڕادیکاڵەکان بوونیان نەمێنە لە ناوچەکە ئەوەی کە ئێستا ئەوان دەیانەوێت لەسەر مێزەکە ئەوەیە کە بەرز ئەلکسەندەر ناجارۆف چاودێرێ سیاسی کۆ لە مۆسکۆیت گەلمە بۆ گەلێکی سوپاس بەرز ئەلکسەندەر